بەریتانیا و ئەمریکا و ئوسترالیا بۆ ڕێگریکردن لە هەژموونی زیاتری وڵاتی چین بڕیاری گرێدانی هاوپەیمانیەتیەک لە بواری بەرگری و تەکنۆلۆژیای سەربازی دەدەن و هاوپەیمانیەکەش بە ئاکۆس ناسراوە. لە چوارچێوەی ئاکۆسدا بۆ یەکەم جار ئوسترالیا بە سوودوەرگرتن لە زانیاریە نهێنیەکانی ئەمریکا و ژێردەریایەکانی وڵاتە بە وزەی ئەتۆمی تیار دەکرێن و ئەو وزەیە بەکاردەهێنن. هەروەها ئاکۆس ئاڵوگۆڵی زانیاری ئەلیکترۆنی و ئەتۆمی لە نێوانە و سێ وڵاتەدا دێنێتە کایەوە. ئەندامانی هاوپەیمانێتیەکە ڕایدەگەێنن کە ئامانجیان لە پێدانی زانیاری و تەکنۆلۆژیای ناوەکی بە ئوسترالیا لە ئانووساتی جێبەجێکردندایە و هاوکاتیش ئوسترالیا پابەندە بە بەڵێنەکانیەوە کە وەک وڵاتێکی بێچەکی ئەتۆمی بمێنێتەوە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و بۆرس جۆنسنی سەرۆکوەزیرانی بەریتانیا و سکۆت مۆریسۆنی سەرۆکوەزیرانی ئوسترالیا لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا لەبارەی ئاکۆسەوە ئاماژەیان بەوە داوە ئاکۆس بۆ پاراستنی بە هەباڵەکان و بەرژەوەندی هاوبەشەکانمانە و بۆ پەرەپێدانی توانە ئەلیکترۆنی و تەکنۆلۆژیای زیرەک لە بواری دروستکردنی ژێردەریاییدایە. لە ڕاگەیاندراوەکەدا جەختلەوە کراوەتەوە هەر سێ وڵات هاوپەیمانی سروشتی یەکترن و ئەو هاوپەیمانیەتیەش زیاتر لە هەر کاتێکی دیکە ئەوان لە یەکتر نزیک دەکاتەوە. ڕاگەیەنراوە هاوبەشەکە جەختلەوەش دەکاتەوە ناوچەکانی زەریای هێندی و زەریای هێمن دەکرێت ناوچەی ڕوبەڕووبوونەوەی چاوەڕوانکراو بن بەهۆی بوونی چەندین ناوچەی کێشە لەسەر و هەڕەشەی تیرۆریستی و گرفتی تاوانە ڕێکخراوەکان. هاوکات فەڕەنسا ڕێکەوتنی ئوسترالیای لەگەڵ ئەمریکا بۆ دروستکردنی ژێردەریایی ئەتۆمیەکان سەرکۆنە کردو. وەزارەتی دەرەوەی وڵاتەش ڕێکەوتنەکەی بەبێ بەزەیانە و بە لێدانی خەنجەر لە پشتەوە وەسف کرد. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ساڵی 2016 فەڕەنسا ڕێکەوتنێکی 50 میلیارد دۆلاری بۆ دروستکردنی 12 ژێردەریایی ئەتۆمی بۆ هێزی دەریایی ئوسترالیا. ئوسترالیاش بە بیانووی دروستکردنی بەشێک لە پارچەکانی ئەو ژێردەریایانە لە ناوخۆی وڵاتدا بەردەوام ڕێکەوتنەکەی دوادەخست. دوجار بە پەیمانی ئاکۆس دوا بزماری لە تابوتی ڕێکەوتنی 2016 خۆی و فەڕەنسادا. لە کاردانەوەی وڵاتەشدا حکوومەتی چین ڕایگەیاند کە کردەوەیەکی لەم جۆرە هەمان بیرۆکەی جەنگی ساردە و بەتوندی دانەی کرد. لیو جیانچای وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند سەرەتای هەماهەنگی نێوان ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا لە دروستکردنی ژێردەریایی ناوەکی زیانی زۆر بە ئاشتی و سەقامگیری ناوچەکە دەگەیەنێت و کۆتایی بە هەوڵەکان لە ڕێگریکردنی بڵاوبوونەوەی چەکی ناوەکی ئاڵۆسر دەکات. باڵێۆزخانەی چینیش لە واشنتۆن سەبارەت بە هۆپەیمانیەتی ڕایگەیاندووە کە دەبێتە وڵاتانە بیرروباوەڕی پەرگیرانەوە لا بنێن و بە نەفەسی جەنگی سارد بیر نەکەنەوە. چاودێرانی شاوپەیمانی ئاکۆز بە دەستپێکی قۆناغێکی توندی ململانی نێوان ڕۆژاوە و چین بە سەرۆکایەتی ئەمریکا و فراوانکردنی ململانیەکانی دیکە بە تایبەتی بە پەلکێشکردنی ئوسترالیا بۆ ناوبازنەی ململانیەکان لە زەریای هێندی و هێمن دادەزانن.